حەزمان کرد و داماننا کە گۆشتی مامز و گۆشتی نەحامەی هەبیتن. گۆشتی نەحامەی بۆ جودا دەکرێتەوە کە گۆشتەکەی وەکو بە خۆتان دەبینن گۆشتەکەی ڕەشە، هیچ زۆرێک چەوری پێوە نییە، بێچەوریە، هیچ زەرەر و زیانەکی نییە لە بۆەوەی کە خەڵکی خۆمان بخۆن. شوێنێکی مامز زۆر خواستی لەسەرە پشتی شتەکەی و ڕانەکەی خواستەی زۆری لەسرە. کەبابی مامزیشم هەیە لە ناوبشتی مامز، کەبابی مامزم هەیە لێکوانە نەفەری کەبابی مامزی بە 30,000 دەفرۆشم بە گۆشتی نەحام و مامز فقط لە شێشخانەی هەیە، لە هیچ شێشخانەیەکی تر نییە. بینەرانی پایتەخت میدیا سلااوتان لێ بێت و ئەم کاتتان باش. بێگومان خواردنی گۆشتی ئاژەڵ و باڵندەکان لە نێو شاری هەولێر مێژوویەکی کۆنی هەیە، چ لە گۆشتی قاز و قەل و ڕیشوڵە و کۆتر و ئەم جۆرە بابەتانە. ئەم شوێنەی منی لێم و جیای دەکاتەوە لە شوێنەکانی تر ئەوەیە کەوا لەم چێشتخانەیە لەم خواردنگەیە گۆشتی مامز و نەعامەش پێشکەش دەکرێت. اینجا هاتوون بۆ ئەوەی بزانم تایبەتمەندی ئەم گۆشتە چییە، لە کێوە و چۆن بیرۆکەی دانان و پێشکەشکردنی ئەم گۆشتەی جۆرە ئاژەڵانەیان بۆ هاتووە لەگەڵ خاوەنی چێشتخانەکە قسە بکەم. کاک مالیکم لەگەڵدا. کاک مالیکە گەر بفەرموویتە ئێرە سلااوت لێ بێم کاتت باش. بەخێر بێن ئەزیزی منە، خۆشحاڵم بەهاتنی کەناڵەکەتان. ئەمە هەستاین لە چێشخانەکەی خۆمان بە جیاوازکردنەوەی گۆشتی مامز و نەحامە لە چێشخانەکەمان لە زۆری چێشخانەکان وەکو جێمان لێ بۆ بیستیتمان و قاز و قەل و ئەو بابەتانە لە هەموو مەطعەمەکەیە و هەروەها قۆزیش ڕئیسیە کە لە هەموو ماڵێک و لە هەموو چێشخانەیەکەیە. بەڵام لە چێشخانەکەی خۆمان حەزمان کرد و داماننا کە گۆشتی مامز و گۆشتی نەحامەی هەبیتن. کاک مالیک سەرەتا پێم بڵێ بیرۆکەی دانان یاخود خستنە ڕوو و پێشکەشکردنی ئەم گۆشتەتان چۆن بۆ هاتووە گۆشتی نەعامە و مامز؟ بەڵێ وەکو وەم گوت ئەو گۆشتانەی کە باسمان کرد لە زۆری چێشخانەکان هەیە، بەڵام چێشخانەکەیمە ئەوە جودا دەکاتەوە کە ئەمە گۆشتی نەحام و مامز فقط لە چێشخانەی هەیە، لە هیچ شێشخانەیەکی تر نییە. چێشخانەی ما کە لە ماسی زیرەک وەرگیرەیە لە 2016 زیرە چوکردەواری دانرا کە زیرە چوکردەواری دانرا خەڵکێک سەردانیان دەکردین حەزیان لێ بوو کە گۆشتی جیاواز خواردنی جیاواز تاقیکەنەوە. ئەمەش هەستان بە دانانی گۆشتی نەحامە و مامز. ئەلێوکانە وەکو دەبینن ئەوە گۆشتی نەحامە بۆ جودا دەکرێتەوە کە گۆشتەکەی ڕەشە. باش تایبەتمەندی چییە لە ڕۆی تامەوە چوون؟ گۆشتی نەحامە باز دەکەین ئەمە کە لۆمان دێتن لە بەغدا لە بەسرا بە قانون لە بۆمان دێ کە لە بۆمان دێمە لە چێشخانەکەی خۆمان سەری دەبرین. مانگانە لە 15 هەتا 20 نەحامە سەرف دەکەین. گۆشتی نەحامەی بۆ جودا دەکرێتەوە کە گۆشتەکەی وەکو بە خۆتان دەبینن گۆشتەکەی ڕەشە وە هیچ شیشە، هیچ زۆرێک چەوری پێوە نییە، بێچەوریە، هیچ زەرەر و زیانەکی نییە لە بۆەوەی کە خەڵکی خۆمان بخۆن. بەڵام کوردی خۆمان هێشتا نەحنیویش کابرەگوتنی نەگەیشتە ئەو قەناحەتەی کە بتوانی بیخوات. سەبارەت بە مامزەکە چی؟ مامزەکە لەکوێوە بوتان دێت؟ لەوانەیە خەڵکێکی زۆر پرسیار بکات بۆ نمونە گۆشتی مامز لێرە چۆنی بەدەست دەکەوێتن؟ ڕاستە بە خۆمان کە دەزانین مامزی قەرەچۆخ مامزی خۆمان کوردستان ممنوعە لۆ سەر بڕینی فقط لە جوانی. بەڵام ئەمە ئەو مامزەی کە لە بۆمان دێتن ئەو مامزە بە قانونی لە بۆمان دێ، لە مەتار لە بۆمان دادەوەزی، لە هۆڵەندا، لە نەرویز، لە بەلجیکا، لەو شوێنانە مامزمان لە بۆ دێتن و دەهینە چێشخانەکەی خۆمان و سەری دەبڕین. باش تایبەتمەندی گۆشتی مامز چییە؟ ئەو چۆن زیاد دەکرێتەوە لەگەڵ گۆشتی ئاژەڵەکانی تر بۆ نمونە لەگە گۆشتی مەڕ و بزن و جوانەگا و ئەم جۆرە بابەت گۆشتی زۆر تام فەرق دەکا. گۆشتەکە کە گۆشتی قۆزی 2 سەعات کوڵانی دەوێت با زۆر کوڵانی بێ 3 ساعت دەوێت. بەڵام گۆشتی نەحامە و مامز 6 ساعات هەتا 8 ساعات کوڵانی دەوێتن. گۆشتی نەحامە هەرچەندی بیکوڵێنی هەرچەندی سۆری کێوە ناوەکەی مەیل و خینەکی کەمی تێدایە کەمە لە پێشتر کەناڵەکانی پێشتر باسمان کردووە. مەیل و خینەکی تێدایە بۆ باسی زۆری لەبارەوە دەکرا ئەم بەشە سۆرەی کە باسی دەکەی کەمەک خوێنی تێدا دەمینێت. ئەمە چۆنە ینی هەرچەند بیکوڵێنیت کوتایی نایە یان کولانەکەی کاتێکی دیاریکراوێت چۆنە؟ ئەو تەبعی گۆشتی نەحامەی وایە کە ناوەکەی تۆزێک خینی پێوە دیارە بەدەست منوتو نییە گۆشتەکە وایە هیچمان پێ لەگەڵی ناکرێت هەرچەند بیستێنی سۆری کێوە هەرچی لێ بکەی بەکەلێک نایە ناوەکانی تۆزە خینی تێدا دەمینێت بەس ئیوە نییە کە ینی بێزی لێ بکەویان قەیزی لێ بکەیەوە ئەو شتانە لە گۆڕێ نییە. باش لە ڕووی خواستەوە چێن ئەو کەسانێکەوە
داوای دەکەن چێنە و کەسانەی کەوا خوازیاری خواردنی ئەم جۆرە گۆشتن و سەردانتان دەکەن. بەڵێ ئەمە خواستی تایبەت بە خۆمانەیە شخصی تایبەت بە خۆمانەیە کە ڕۆژانە تەلەفۆنمانە بۆ دەکە لە بۆ حەدسکردنی گۆشتی مامژە نەحەمە. ئێستا من مشتری خۆمان هەیە چارشەمی ڕۆیشتێ تەلەفۆنی لە بۆ من کردی لە بۆ گۆشتی نەحامەی کە حەدسکە پێم گوتێ نەمایە لە شەشخانەکەم فقط باوی مایە کە بۆ خۆمی لێ بنم بیدەمە مشتریەکانی خۆم. ئیجا کەسەیە ناوی نووسی بێتن و حجزی کرد بێتەوە. ئەیتمان دەتوانم دوای دەفتەرەکەش پێ بشاندەم بەڕنا و بەڕقم تەلەفۆنەوە بە هەمی حەدس کرایە چوسیان دەوێتن وە چێندەری حیوانەکەیان دەوێت هەیە ملی دەوێت هەیە دەستی دەوێت هەیە پشتی دەوێتن لە بۆیان حەدس دەکەین. بینیمانە لە گۆشتی سووری حیوانەکانی تر ئاژەلەکانی تر خەڵک داوای بوو نمونە حەبل دەکات بەڕان دەکات لو بابەتی نەعامە و ئەمەی زیاتر نییە چونکە نەحامە دووڕانی هەیە پشت و باڵوشتی هەیە بەس مامز هەیتی مامز ئەمە دەتانین مەسەرەن لوجدا بکەین و بەس مەسەرەن داوای حەبلی بکە مامز بەخۆی حەبلی وای نییە گۆشتەکەی بەخۆی شوێنێکی مامز زۆر خواستی لەسەر پشتی شتەکەی و ڕانەکەی خواستەی زۆری لەسرە ئەمە جاری وە هەیە تەلەفۆنمان و دەکابرە بە کەلەش دەرێ لە بۆم بنێرە کەلەشی گەورە داوا دەکە بە کەلەش لە بۆیان دەنێرن خواستەی زۆری لەسرە ئیمە ئەلێرکانە گۆشتی مامزی خواستی زیاتر لەسرە لە گۆشتی نەحەمە ئێستا من یەک بخۆم گۆشتی نەحەمەی ناخۆم بەخود نایخۆم خواردیتم برم نم خواردی بەس بخۆم نایخۆم حەزم لێ نییە زیاتر حەز بە گۆشتی مامز دەکەم گۆشتی نەحەمەی لە بۆش خۆشە لە بۆ تکەی زۆر خۆشە خەڵک تەلەفۆنم لۆ دەکە دەرێ کاک مالێک 2 کیلۆ یان 3 کیلۆم لە بۆ دابنێ دەکاتە پشک و پشک لە شیشکە دەدات و لۆسە مەقەڵەی ئەو گۆشتە زۆر خۆشە گۆشتی قۆزی خۆمان چەوری هەیە بەڵام مامز نەحەمە هیچ چەوریەکی نییە هیچ زیانێکی نییە لە بۆ جنسی بەشەری کە ئەو گۆشتانە دەخوات تەئسیری لێ ناکات تەندروستیەوە هیچ تەئسیرێکی لێ ناکاتن بابێمە سەر نرخ لە ڕووی نرخیشەوە لەوانەیە خەڵکی زۆر پرسیار بکاتن ئاخۆ ئێستا دەبێت نەفرێک بۆ نمونە مامز بە چەند بێت نەعامە بە هەمان شێوە هەم باسی ئەوم بۆ بکە هەمیش کە بۆتان دێت نرخەکەی چۆنە ئێوە بە چەند ڕادەوەستێت ئەمە کە لە بۆمان دێتن بالا نەحامەکەی دەست پێ بکەین ئەمە نەحامەکە کە چیلۆی بەخاوی ئەگەر خەڵک داوا دەکا لە 30 بۆ 35 دەفرۆشم بەخاوی دەیدەم بە خەڵک چیلۆی بەخاوی 30 بۆ 35 ئەمن دەیفرۆشم لە ناو مەتحەمەکەی خۆم پارچەک 2 پارچەی دادنێم لە 15 هەتا 17 دەیفرۆشم وەکە کەلەشیم لە بۆ دێتن لە ملیۆنە بەرەو سەرەیە ملیۆنە و نیوە ملیۆنە و 300 ملیۆنە و 400 ملیۆنە و 200 ئەمن دەستی پێ دەکەم و لە ڕووی مامزەکە قچە گران لە بۆم دێ و بە گرانیش دەیفرۆشمەوە چۆن مامزەکە تقریبا 2 ملیۆن و نیو هەتا 3 ملیۆن لە سەر خۆم ڕادەوەستی کە دەیکڕم ئەلێکوانە ئەمن چیلۆ بە 6 دەدەمەوە بەخاوی کە مشتری داوا دەکا لە بۆ ماڵ چیلۆی بە 6 و بە 65 و بە 7,000 دەیفرۆشمەوە بەخاوی ئەلێکوانە کە مشترێک دێ دەڕێ چیلۆی گۆشتی مامزم دێتن لە 6 تا 7,000 ئەمن دەیفرۆشمەوە وەلێکوانە ئەگەر بدەمە مشتری تقریبا بەشەکی وا دادەنێم لەگەڵ برنج و مەرەگە و لەو بابەتانە لۆی دادنێم نەفەری بە 25,000 دەیفرۆشمەوە لێکوانە لەلایەنی خۆمەوە بە 25 دەیفرۆشمەوە بەڵام ئەگەر بتوێ بەخاوی داوا بکەی من بە 7 دەدەمێ بەس دەبی حەدس بکەیت حەدزەکەشی لەوانەیە مدەی پێ بچی کە پێ دەڵم لەوانەیە 10 ڕۆژی پێ بچی لەوانەیە 15 ڕۆژی پێ بچی ئەمن مانگانە لە ناو مەتحەمی خۆم زیاتر لە 20 هەتا 30 مامزی دەکوژمەوە لەوانەیە 15 لۆ خۆم بی دەی لۆ خۆم بی پاقیدی لە بۆ خەڵکە هەمووی بە کەلەش دەبە و بە چیلۆ دەبە نەحامەش 15 هەتا 20 دەکوژمەوە نەحامە 15 هەتا 20 مامز 20 هەتا 30 وەجاری وا بۆ مانجیەوە 45 کەڵم کوشتەوە مانجیەوە بووە 45 ڕقم کوشتەوە باش خەڵکە تێستی دەکات دەیخوات لە نێو چێشتخانەکە کە تامی دەکات دواتر کاردانەوەی چییە بڵێن ریاکشنی چۆنە ڕای چیە لەسەر گۆشتەکە ئەوەی کە دێ سەردانی چێشتخانەی زیرەکی کورداواری دەکا دێتە ناو مەتحەمەکە هیوا هەیە دەزانی کە ئەمە بەوە بەناوبانجین کە گۆشتی نەحەمە و مامزمانەیە خەڵکی لابەلاش دێ کە سەردان دەکە دادەنیشی دەپرسی کە چمانێت دەڵێن مەتحەمەکەیمە چێشتخانەکەیمە بەوە جیاوازە کە گۆشتی نەحەمە و مامزمان هەیە خەڵکەکە داوای کردیە کە خواردیتی و ڕێی لەسەر بۆیان بەدڵی بووە هەستای و دەستخۆشی لێکردینە گوتی بەزدی تاکە مەتحەمن کە تا ئێستا زانی بیتم گۆشتی نەحەمە و مامستانەیە لە هیچ مەتحەمەکی لە هیچ شوێنێکی نەمان بۆ و نەشمان دیتووە لەکنەمە هەیە بەدەست دەکەویتن ئەم من تقریبا ئەوڕۆ لێ حەرزم نەکردی ئەگەنا من کەبابی مامزیشم هەیە لە ناوبابی مامز کەبابی مامزم هەیە لێکوانە نەفەری کەبابی مامزی بە 30,000 دەفرۆشم سێ شیشە بەسی دەیفرۆشم بەس برێ هیچ یعنی گۆشتێکەکەی لەگەڵ بەکار ناینم یان هیچ دونگەک لەگەڵی بەکار ناینم فقط
گۆشتی مامزەکەی لێ دەم نە چەوری لەگەڵ بەکاردێنم نە گۆشتی تر لەگەڵی تێکەر دەکەم فقط کەبابی مامزەکەیم لێرە حەرزی دەکەم و دەیفرۆشم وە خواستەی زۆری لەسرە ڕۆژانە 25 کیلۆ زیاتر بەس گۆشتی کەبابی مامزم دەڕۆم لێکوانە بمێنێت شتی عتیکە تریش دەبینێت یەکێکی ترە بەڕاستی بەرەبەرای منەوە سەرنج ڕاکێش بوو کە گۆشتی مامز بکرێت بە کەبابیش ئەویشیان بە هەمان شێوە خواستی لەسرە خواستەی زۆری لەسەرەوە نارم ڕۆژانە لە 25 کیلۆ ئەمن کەبابی مامزم دەڕۆ لێکوانە ساف گۆشتی مامزیە بێغەل و غەش باشە کاتێک کە مامزێک بۆ نمونە ئەکولێنیت کاتێکی زۆری پێویستە وا بزانم وەکو باست کرد بەس بۆ کەبابەکە چۆنە بۆ کەبابەکەمە فقط لە قیمەی دەدەین نفسی کەبابی خۆمانە بەس ئەو نابی لەسەر ئاگرەی خێرا دایبنێ چونکە هەر دەوەشێتەوە بەخۆ دەزانی ئەگەر کەباب فقط گۆشت بیتن سەوری لەگەنەبی یان سێر دەردەسی یان کەبابەکە دەوشێتەوە لێت دەکەوی زەرەکە بەمە دەکەی ئەمە لێ لەسەر ئاگرەی هێواش دایدنێن یعنی لەوانەیە شیشە کەباب کە بە 2 دقە 3 دقە 4 دقی لە زیان حاضر دەبین لەکنەمە شیشی کەبابی مامزی 8 دقە تا 10 دقی دوێت تاوەکو حاضر دەبی هەر شیشەکی چونکە لەسەر ئاگرێکی سەبر و هێواش دایدنێ کەسی منی زۆر خۆشحاڵم و ئەزیزی منە چاوتان باز دەکەین سپاس بۆ کاک مالیک خاوەنی ئەم چێشتخانەیە کە لەگەڵم بوو باسی ئەوەی کرد جگەلەوەی کەوا لە ماوەکانی ڕابردوو ئاشنایەتیمان لەگەڵ خواردنی گۆشتی ئاژەڵ و باڵندە جیاوازەکان هەبووە لە نێو بازاری شاری هەولێر کە گۆشتی قەل و قاز و کۆتر و ڕیش و لەو جۆرەها ئاژەڵ و باڵندە گۆشتەکانیان بەکارهێنراوە و خوراوە بەڵام ئەوەی جیاوازە لێرە گۆشتی نەعامە و مامزە کە لە ئێستادا خواستێکی زۆری لەسرە ئەوانیش هاتنە نێو بەرنامە و ڕیزی ئەو گۆشتی باژەل و ئاڵندانەی کەوە خواستی لەسرە و بەکارە دەهێنرێتن و خەڵک تەڵەبی دەکاتن و لە هەمان کاتیشدا کەبابی مامزیش هاتە پاڵ کەبابی گۆشتی دیکەی کە وەکو گیسک و جوانەگا و ئەم جۆرانە